من دڵنیام ئەم ئیرادێ لا شوێنەکە بێت زەحمەتە بەزێ. وەکو ئەنجومەنی خۆپیشاندانەکان چ پەیامێکتان هەیە؟ ئێمە ئێستا لە هەوڵی ئەوەین کە ئەنجومەنی خۆپیشاندانەکە تیمێکی مامۆسایانی ئاینی ڕێخین بیان بین بۆ ڕۆژاوا لەوێ پێویستیان بەوەیە کە دەرکەوێت کە ڕۆژاوا ئەو کفرەیە کە خەڵکی کە دژمن و نەیارەکان باسیەکەن و دەرکەوێت کە ئێمە هەمومان بە یەکەوە یەک دەنگ و یەک ڕائین لەسەر بەرگریکردن لە ڕۆژاوە بۆیە لێرە لە کەناڵەکەی ئێوە داواکەین کە مامۆسایانی ئاینی هەچ کەسێک حەز دەکات لەم سەردانیکردنا بەشدار بێت ناوی خۆی بە ئەنجومەنەکە بکەێنێت بۆی ئەم تیمە ڕێخێن و بیان پەڕێنوانێ بۆ ڕۆژاوای کوردستان. کاکەمان جەنابێ لە چەند ڕۆژی ڕابردووە سەردانی ڕۆژئاوا و کرد وەکو ڕۆژنامە نووسێک چی بینی لەوێ؟ دۆخەکە چۆن بوو؟ دۆخێکی دۆ ئالۆزە دژوارە بەڵام دۆخێکە کە لەوێ خەڵکەکە بینیت ئیرادێکی زۆر گەورابینی ئیرادەی ئەوە بینیت کە ئەم خەڵکەی ئەوێ بڕیاریان داوە کە خۆیان تەسلیم ناکەن و ئەمە جۆرێکی جیاواز مۆدلێکی جیاواز لە حکومڕانی و دەسەڵاتدارێتیە. دلیلەوەیە بەڵگەیەوەیە کە پەروەردەیەکی زۆر باشی نەتەوەی داکۆچیکردن لە خاک و نیشتیمان و خۆی و احتیماد بە خودی هەیە لەوێ کە من دڵنیام ئەم ئیرادێ لا شوێنەکە بێت زەحمەتە بەزێ. پێداویستەکانی ژیانکردن چۆن بوو لێرە چاستێکە زۆر قورسە پێویستیان بە هەموو شتێکە بەڵام ئەوەی کە بە ئێمەیان گوتووە داوای هاوکاری مادی موادی تۆبی پزیشکی لەگەڵ موادی غیزاییەکەن و ئێستا خۆشبەختانە بە هەموو ڕەنگەکانوانەیە خەریکی ناردنی ئەو وەجبە خۆراک و پێویستیانن و ئەم حەملانشی کە لە سلێمانی و هەولێر و کەناڵە بەڕێزەکان دەستیان پێکردووە من داواکەم خەڵک پشتیوانیان کە احتیمادیان پێ بکەن بۆی کە هاوکاریان کەنجکۆ و هاوکارانە بەدرێنەوە دەگاتە ئەوێ.